دکتۆر سەمان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان شەنوکەویەکەین و گفتوگۆی لەسەرەکەین. بەخەراتی دکتۆر. زۆر بەڕێزی، زۆر سپاس بۆ جەنابەت. دکتۆر جارە پێش هەموو شتێک با بزانین یۆنامی لە ماوەی ئەم 21 ساڵە کە لێرە بووە ئەو ئەرکانی کە پێی ڕاستپێردراوە جێبەجێ کردووە، جێبەجێ کراوە یاخود وەکەوەیە کە عێراقڵێ ئەرکەکانی خۆی بەباشی جێبەجێ ناکا، بۆیە داواکەین نەمێنە نەمانی باشترە وەک لەمانی. خۆی ئەوەی ڕاستی بێ عێراق بە قۆناغی زۆر سەختە تێپەڕی. لە ساڵی 91 سزایەکی نێودەوڵەتی لەسەر عێراقا هەبوو، ئەوە بوو لە 2003 پاشەوەی کە ڕژێم کۆتایی پێهات هەوڵ درا بۆەوەی عێراق لە بەندی حەوت دەربچێ بچێتە ژێر بەندی 6ەوە. ئەوە بوو لە ساڵی 2003 بە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان کە بڕیارەکە 1500 نێردەی تایبەتی ئەنجومەنی ئاسایش سەر بە نەتەوە یەکگرتووەکان بۆ عێراق نێردرا بەو مەبەستەی کە کار بکە بۆ ئەوەی کە ڕژێم لە عێراقا گۆڕاوە دیموکراسیەت بچەسپێت، هەوڵی ئەوە بدرێت حکوومەتێکی باش دابمەزرێت وە کۆمەڵگەی مەدەنی تا ڕادەیەک زیندوو بکرێتەوە ئەوەی کە لە ڕابردووە لە ژێر سیستەمی دیکتاتۆریەت بوونی نەبووەمانە. هەموو ئەمانە کە بوون بە ئەرکی با بڵێن نێردەی تایبەت کە ئەوەی ناوی یۆنامیە بۆ عێراق. لەم ماوەی ئەو 20 ساڵی ڕابردووی کە با بڵێن ئەم ڕێکخراوەیە کاری کردووە، تەمعن کۆمەڵێک ئالنگاری لە بەردەم کارەکانی هەبووە، کۆمەڵێک دەرفەتش بوونی هەبووە. ئەوە بووە کە چاوەڕوان دەکرا کە یۆنامی کار بۆ ئەوە بکات کە با بڵێن لایەنەکانی کە لە عێراقا لە سەرەتایە ئێوە دەزانن لە 2004 بەدواوە ئیتر کۆمەڵێک گرفت دروست کرا. هەر خودی نەتەوە یەکگرتووەکان کە بنکەی سەرەکی لە بەغدا بوو دووچاری با بڵێن هێرشێکی تێرۆریستی بوو. ئەوە بوو کە سەرۆکی نێردەکە و 22 کەسی تریان کوژران و هەروەها 150 کەسش بریندار بوون. ئەمە دۆخی ئەو کاتەی عێراق بوو کە با بڵێن لە زۆر لە ناسەقامگیریەک بوو و هەوڵەکانی ئەو کاتەی یۆنامی بۆ ئەو مەبەستە بووە کە لایەنەکانی کە با بڵێن ناتەبان لە یەکەوە نزیک بکەن و هەروەها کار بۆ بکرێت کە عێراق لەسەر پێی خۆی بوەستێ بەوەی کە بتوانێت دیموکراسیەت بچەسپێنێەوە، بتوانێت وەکو چۆنەڵێ دادپەروەری بوونی هەبێت و چاودێری با بڵێن ئەدای حکوومەت بکە، ڕاوێژی پێ بکە، ڕاوێژ بۆ پەرلەمان بکە، لە نووسینەوەی دەستورە کارێکی جدی بکات. ئەمانە هەمووی ئەرکەکانی بۆ لەو کاتەیە. بەڵێ باش جگەلەوەش سەرپەرشتیکردنی هەڵبژارنەکان کە پێویستە لایەنێکی بێلایەن هەبێت جا دێمە سەر ئەوە گفتوگۆ لەسەر ئەوە شەکەین. ئەمێ بزانم ئەو لایەنە جیاوازەکانی عێراق بەهۆی دەستێوەردانی وڵاتانی دەرەوە هەوڵی ئەوە ئەدەن کە کاری نێردەی نەتەوە یەکگرتووەکان لێرە یان هەر نەهێڵن یاخود کەمی بکەنەوە. ئەمە چ مەترسێک بۆ عێراق دروست دەکات بەس بەتەنیا، چونکە دێمە سەر کوردستانیش، بەڵام بۆ خودی عێراق چ مەترسێک دروست دەکات کە ئەم دەستگا گرنگە لە عێراق نەمێنێ؟ خۆی نەمانی ئەم دەستگا گرنگە لە دیدی عێراقەوە گەر تەماشای بکەی عێراق پێی وایە ئەوان وەکو وەسیەک لەسەر عێراقا بوونیان هەیە، کاری ڕاوێژەکەن، چاودێریەکەن و لە هەمان کاتیشە ساڵانە راپۆرتی خۆیان بەرز دەکەنەوە. ئەوەی کە یۆنامی ئەرکەکانی فراوانتر کرد لە 2007ەوە ڕاستیەکەی بە بڕیاری 1770 بوو بۆ ئەوەی کە جەنابتان ئاماژەتان بە چاودێریکردنی هەڵبژاردنەکان و کۆمەڵێک ئەرکی تر کە لە ئەستۆی گرتە بوو. بەدڵنیاییەوە حکوومەتی عێراق پێی باشە کە کەس وەکو چۆنەڵێت چاودێری نەکات و سەروەری کەس ڕقیب نەبێ بەسەریەوە. بەڵێ سەروەری خۆی ئێستا مەسەن عێراق دەڵێ ئێمە سەروەرین، پێویستمان بەوە نییە کە وە لە هەمان کاتیشە دۆخی ئێمە سەقامگیرە و هیچ گرفتێکی ئەوتۆمان نییە کە ئەمڕۆ نەتەوە یەکگرتووەکان جاوایە عێراق ئێستاوەدە سەقامگیرە کە پێویستی پێ نەبێت؟ بەدڵنیاییەوە نەخێر. ئێمە یەکێک لە کێشەکانی کە بەسەڵان یۆنامی دەبوو ئەرکی بێت با بڵێن بەرەنگاربوونەوەی گەندەڵیە، نەهێشتنی گەندەڵیە لە عێراق کە خۆتان دەزانن کە هێشتا عێراق یەکێکە لە وڵاتانی کە لە لیستی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە گەندەڵی تایە. لە هەمان کاتیشە ئەو کێشانەی کە لە ڕابردووە بوونی هەبووە بەوەی کە خۆپیشاندەران با بڵێن کوژراون، ئێمە باسی تشرینەکانەکەین کە لە 2019 بەدواوە ئەمانە هەمووی بوونە گرفتێک کە نەتەوە یەکگرتووەکان لەسەریان راپۆرتی بەرز کردوێتەوە بۆ ئەنجومەنی ئاسایش. بەدڵنیاییەوە لەلایەنی عێراقی پێی خۆش نییە کە نەتەوە یەکگرتووەکان بەو شێوە راپۆرتانە فشاری زیاتر بخرێتە سەر حکوومەتەکەی. بۆیە لایەن هەیە لە عێراقا لەگەڵەوەیان نییە کە
نێردەی تایبەتی نەتۆ یەکگرتوەکان لە عێراقا بوونی هەبێت. باش دکتۆر ئەمە باسی لایەنەکانی دەرەوەمان کرد، بەڵام لە هەمان کاتیشە عێراق دیسانەوە پێی خۆش نییە لەبەر کوردستان لایەنەکە بێت چاودێری بکات، چونکە پێویستە بۆ نمونە لە پرسێکی وەکو هەڵبژاردن لە پرسی دیکە جۆرا و جۆر کە سیاسی لە نێوان کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ عێراقا دێتە پێشەوە لایەنێک هەبێت کە بێلایەن بێت چاودێری ئەو دۆخە بکات. ئەمە تا چەند مەترسی لەسەر کوردستان دروست دەکات بەنەمانی و تا چەند دەرفەت بۆ عێراق دەرەخسێنێت کە زیاتر فشار بخاتە سەر هەرێمی کوردستان. خۆی ئەوەی ڕاستی بێت کۆتایی هێنان بە ئەرکی یۆنامی لە عێراقا کە بڕیارە لە 2025 کۆتایی 2025 ئێرە بەجێ بهێڵن و بنکەکانیاندا بخەن کاریگەری نەرێنی دەبێت بە نسبەت هەرێمی کوردستانەوە. ئێمە پێم وانەوە بوو لە ڕابردووە یۆنامی هاوکار بووە لەوەی کە نزیک بوونەوە دروست بکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەوڵی ئەوە بدات وەکو چۆنەڵە جۆرێک لە ئاشتەوایی هەبێت لە نێوان ئەم دوو لایەنە و لە هەمان کاتیشە کار لەسەرەوە بکە کە هەڵبژاردنەکان بۆ نمونە دو هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامدرا بە شێوەیەکی شەفافانە بەڕێوە بچێت و سەرکەوتوو بێت و لە هەمان کاتیشە بڕیاروا بوو لە عێراقشە بەو شێوەیە بێت ئەگەر لە ئایندەیە با بڵێن لایەنێکی دەرەکی نەتوانێت چاودێری ئەو دۆخە بکات وەرە ئەمە دەرفەتە ڕەخسێنێ بۆ ئەو لایەنانەی کە یانەوێ وەکو چۆنڵە تاک لایەنانە حکومڕانی عێراق بکەن کە لە ڕابردووە ئێمە ئەزمموی باشمان نەبووە لەگەڵی وە بۆیە پێویستە بوونی هەبێت بەڵام ئەوە بڕیارێکی عێراقش بووە با بڵێن بە دەرچوونی ئەو چکە لە سەرخواستی عێراق حکوومەتی عێراق بەڕێ سوودانی پێشکەشکراوە بە ئەنجومەنی ئاسایش و ئەوانش بە کۆدەنگی ڕەزامەندیان لەسەرەوە داوە کە ئەرکەکانی لێرە کۆتایی پێبێت. باشە دکتۆر بام پرسیارە هەر ئاهات نەستەن وەکو خۆی بەو شێوەیە بیکەم لەسەر ڕەوشی پێکاتە جیاوازەکان یۆنامی چاودێریەکی وردی عێراقەکە بە پێی راپۆرتەکانیش ساڵانە کۆمیسیۆنی باڵای ئازادی ئاینی ئەمریکا چاودێری کردووە. باشە بە پێی راپۆرتەکانیش بێ زۆر جار جیاوازتر بوونە چونکە کۆمیسیۆنی باڵای ئازادی ئاینی ئەمریکا بۆ ڕەوشی مافی مرۆڤ باشتر بووە لەسەر هەرێمی کوردستان و بە ئینساف ئەگەر باسی بکەین ئەگەر نەمێنن چه دۆخێک لە ڕووی ئاینیەوە دێتە پێشەوە. خۆی وەکو باسمان کرد ئەو ڕۆڵەی کە یۆنامی لە عێراقا جێڕابووی کارکردن بوو بۆ ئەوەی کە هەڵسەنگاندنێک بکە بۆ ئەدای حکوومەت و هەڵسەنگاندنێک بکە بۆ کێشە و بربەستەکانی کە لە ناو کۆمەڵگایبوونی هەیە کە دیموکراسیەت کەمتر بێتەوە مافی مرۆڤی تیا کەمتر بێتەوە و یەکێک لەوانە پێکهاتەکان و کەمینە ئاینەکانن لە عێراقا کە پێویستیان بەوە هەیە کە با بڵێن تا ئەو کاتەی عێراق سەقامگیرە بێت تا ئەو کاتەی هاوڵاتی بوون وەکو چەمکێک با بڵێن جێبەجێ دەبێت ئەم چاودێرە بوونی هەبێت. بەڵام ئێستا وەکو چۆنەڵێت زۆر درەنگە کە ئێمە باس لەوە بکەین چکە بڕیاری ئەوە دراوە کە کۆتایی بە ئەرکەکانی بێت. بەڵێ ئەمە مەترسی دروستەکە بۆ پێکهاتەکان و لە بەرەوەی ئێمە لایەنێکی دەرەکی هەبێت بە تایبەتی لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە هەناردەی ئێرەکرابێت بۆ ئەوەیە کە هەوڵی ئەوە بدات کە مافی لایەنەکانش نەخورێت و لە هەمان کاتیشە کەمینەکان پارێزراو بن ئێتنە جیاوازەکان پارێزراو بن و کەمینە ئاینەکانش تا ڕادەیەک پارێزراو بن. ئەمە ئەگەر بەراوردی بکەین هەرێمی کوردستان لەگەڵ عێراق جیاوازێکی زۆری هەیە. هەرێمی کوردستان توانیوێتی لە ڕابردووە پێکەوژیانی ئاشتیانە بەرقەرار بێت و پارێزراو بێت و لە هەمان کاتیشە هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوی مافی کەمینەکان بپارێزێ وەکو پێکهاتە لە هەرێمی کوردستان. ئەو بوو ئێوە خۆتان بینیتان کە بە بڕیارێکی بەغدا هەوڵدرا پرسی کۆتاکانی پێکهاتەکان لە پەرلەمانی عێراق لە بەرلەمانی هەرێمی کوردستانە کەم بکرێتەوە و ئەمە کاریگەری هەبووە لەسەر ڕۆڵی پێکهاتەکان لە خۆگونجاندنیان لە ناو کۆمەڵگەی کوردستانیە و ئەمەش وای کردووە کە وەکو چۆنەڵێت ئەگەر عێراق بەو ئارەستەیە بڕوات بە دڵنیاییەوە ئاین و ئاینزاکانش لە عێراقا تووشی مەترسی دەبن. باش دکتۆر باسی ئەوەمان کرد کە دەستگایەکی گرنگە و بوونی دەستگایەکی بەم شێوەیە گرنگ لە ناو عێراقا تا چەند دەرگای بەڕووی جیهانەوە بۆ عێراق کردبەوە و بەنەمانی ئەوان ئەو دەرگای بەڕووی عێراقا داخرێ. خۆی لە دیدی عێراق و عێراق وای نابینێ. عێراق پێی وایە تا ئەو کاتەی نەتەوە یەکگرتوەکان لە ڕێگەی یۆنامیەوە کە بڕیارێکی سیاسی لێرە ئەنجام دەدات و ئەمانە وا دەکات کە عێراق لەسەر ئاسی نێودەوڵەتی بە دەوڵەتێکی ناسەقامگیر ببینرێت و ئەگەر بێت و ئەوان دەربچن ئێمە خۆمان دەڵێن مەسەن سەقامگیرین و دەتوانێت مەسەن و بەرهێنانی بیانی لێرە بکرێت. لە ڕاستی ئەوان نییە. عێراق نەیتوانیوە لە ڕابردووە لە ماوەی ئەو 20 ساڵەیە
هەوڵ بدات دیموکراسیت بچەسپێنێ نەیتوانی وە تا ڕادەیەک ئیقسای با بڵێن لایەنەکانی وەکو سونە نەکات یاخۆت جهەتی تر بکات. ئێمە کێشەی زۆرمان هەیە بۆ نمونە بابەتی شنگال لە ڕێکەوتن نامات جێبەجێ ناکرێت بە حکمیەوەی کۆمەڵێک لایەن هەیە کە ڕێگرن لەوەی کە ئەو کارانە ئەنجام بدرێت. بەواتایە هێشتا سەقامگیری لە عێراقا بە تەواوی بوونی نییە. ڕاستە حکوومەتی عێراق جاڕی ئەوە دەدات کە شتانە بوونی هەیە بەڵام ئێمە وەکو بە پێچەوانەوە دەیبینین. بەڵێ باش دکتۆر بەپێی ئەزمونتان و بەپێی ئەو پلۆپۆستەی کە بەڕێستان هەتانە سیگناڵە سیاسەکان چی ئەڵێن؟ ئایا داوا کراوە کە ئەرکیان لە 2025 کۆتایی پێدێت کۆتایی پێ ئەهێنن و بەبێ کێشە و بەبێ هیچ مشکلێک ئێرە بەجێ هێڵن یاخود نا ماوەکە درێژترەکرێتەوە؟ من پێم وانییە ماوەکە درێژتر بکرێتەوە لەبەرەوەی بڕیاری کۆتایی ئەنجومەنی ئاسایشی لەسرە بە کۆدەنگ کە ئەرکەکانی کۆتایی پێدێ هەر لەم ساڵ کۆتایی پێدێ بەڵام دەرفەتیەوە دراوە تا کۆتایی ساڵی 2025 دەست لە کار بچێشنەوە و ئەندام و ئەوانەی کە لەگەڵیانە کار دەکەن ئێرە بەجێبێڵن و ئەو جێهاتانەی کە هەیەە ڕادستی لایەنی تر بکەن. ئەمە ئەوە ناگەێنێ کە عێراق لەگەڵ نەتەوەی گرتوەکانە کار نەکات. عێراق خۆی دامەزرێنەری نەتەوەی گرتوەکانە و لە هەمان کاتیشە کۆمەڵێک ئاژانسی تر نزیکەی 17 ئاژانسی تر لە عێراق و هەرێمی کوردستان کار دەکەن. ئەوانە بەپێی یاسا لەگەڵ عێراقا کار دەکەن ئەومانە و ئێمە پێمان وایە گرنگە ئێستا هەرێمی کوردستان لە ڕادەدا هاتووە کار لەسەرەوە بکار ڕێکخراوەی نێودەوڵەتی تر هەن بدات لە هەرێمی کوردستان. منیش پرسیارم هەیە لە بەڕێستان کەویش ئەڵتەرناتیڤێکی دیکە هەیە بۆ ئەوەی کە ئەگەر یۆنامی لێرە نەما تیمی نەتەوەی گرتوەکان نەما دەبێ کورد کەسێک هەبێ لایەنێکی بەلایەن هەبێ کە بتوانێت پشتی پێ ببەستێت. ئەڵتەرناتیڤ بۆ کورد کێیە چییە؟ ئەڵتەرناتیڤ ئەوەیە من ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکانەوانەی کە لێرە بوونیان هەیە وەکو یونسکۆیە یونیسف ئەوانەی کۆمەڵێک ئاژانسی ترن ئەوەی کە بە پەیوەندی هەیە بەکارەوە پەیوەندی هەیە با بڵێن بە خوێندنەوە پەیوەندی هەیە بە تەندروستیەوە و هەروەها پەیوەندی هەیە بە بازرگانیەوە با بڵێن بانقی نێودەوڵەتیە و بۆ نمونە یەکێتی ئەوروپایە وەکو نێردەکە لێرە بوونی هەیە. ئێمە دەتوانین هانی ئەوانە بدەین کە لێرە بوونیان خۆیان هەبێت و لە ڕێگەی ئەوانشەوە دەتوانین با بڵێن پردی پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوە بەهێز و پتە بکەین. ئەوەی ڕاستی بێت ئەرکەکانی یۆنامی لە ڕابردووە کە ئەنجامی داوە دروستە هەوڵی داوە هەندێک پرۆژە ئەنجام بدات هەوڵی داوە راپۆرت بەردەوام بەرز بکاتەوە بۆ ئەنجومەنی ئاسایش و لە هەمان کاتیشە باسی لە لایەنە ئەرێنیەکانی هەرێمی کوردستان کردو ئەمانە شتی زۆر باش بوونە بەڵام بە دڵنیاییەوە کارکردن بۆ ئەڵتەرنەتیڤ بە تایبەتی ڕێکخراوەی نێودەوڵەتی تر کە مەسەلەن دەتوانن لە عێراقا خۆیان کارا بکەن هەن بدرێن کە بێن لێرە بنکە و پێگەی خۆیان بەهێز بکەن. باش ئەو مەترسیە چییە کە پێشتر ئەیتوانی نەتەوەی گرتوەکان لە ڕێی راپۆرتێکەوە کە پێشکەشیە کرد مەترسەکان لەسەر خەڵکی عێراق لە ڕووی ناداتپەروەری ئەوەی کە لە تشرینەکان ڕوویدا کۆمەڵی خۆپشان دەرکوژران ئەگەر جارێکی ترم بابەتانە ڕوو بداتەوە خەڵکی عێراق بە پەنا بۆ کێ ببن چۆن دەنگیان بگاتە ئەو شوێنانە و چۆن ئەو راپۆرتانیان لەسەر ئاشکرا بکرێت لەسەر عێراق. پێت وایە عێراق ئەگەر ئەو ڕەقیبە یاخۆ ئەو چاودێری بەسەرسەرەوە نەمێنێت پێشلکاری بکات؟ خۆی ئەو هەبوونی ئەو ڕێکخراوە بەو شێوەی کە هەیە وەکو نێردەیەکی تایبەتی گرنگی خۆی هەیە بۆ چاودێریکردن هەڵسەنگاندن و لامان کاتە هاوکاریکردنی عێراق و ڕاوێژ پێدان بۆەوەی کە بە ئاراستەیەکی باش بڕوان نەبوونی تەمعەن ئەبێتە مایەکی کەمبوونەوەی ئەو لایەنانی کە ئاماژەمان پێی کرد لە هەمان کاتیشە گۆڕانکاریەکان ئەگەر لە عێراق بە ئاراستەیەکی نەرێنی بڕۆن بە دڵنیایی و ئەنجومەنی ئاسایش دانیشتنی تایبەتی خۆیە بێ وەکو ئەوەی کە لە دۆخی سووریایە بوونی هەیە ئەو کاتە بڵێن بە شێوەی تر نێردەی تر هەناردەی عێراق دەکرێتەوە و عێراقش ڕەنگە لەو کاتەیە با بڵێن لە بەندی شەشۆ دووبارە بگەڕێتەوە بەندی حەوت و سزایی نێودەوڵەتی بەسەرا بێتوەمانە ئەمانە هەمووی ئەگەری هەیە بەڵام ئەوە ناگەێنێ کە ئێمە وەکو هەرێمی کوردستان هەوڵی ئەوە نەدەین پەیوەندەکانمان لەگەڵ جیهانی دەرەوە بەهێزتر نەکەین و هەوڵی ئەوە نەدەین کە ڕێکخراوەکانی کە لێرە بوونیان هەیە زیاتر مەسەلەن زمینیان بۆ ساز بکەین بۆ ئەوەی کە بتوانن ئەرکەکانیان بە باشترین شێوە جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک هەر هیچ نەبێت ئەو دیموکراسی کە ئێمە کارمان بۆی کردووە ئەو بەها مرۆیانەی کە ئێمە بە گرنگی دەزانین پارێزراو بن و بەرزڕا بگیرێن و لە هەمان کاتشە بەهێزتر بن بۆ ئەوەی کە کۆمەڵگەی کوردستانی
بتوانێت خۆی بپارێزێت بە بەراورد لە گەڵ عێراقێکە گەر هەوڵیەوە بدات بەرەو ناوەندێتی بڕوا بەرەو پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە عێراق بڕات. بەڵێ مەسپاس دەکەین بۆ وەڵامە وردەکانت و پڕ لە زانیاریەکانت دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان میوانی کوردستان 24 بووی. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش.